ماوەیەگە بێت تێپەڕێەوە بەسەر پرۆسەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستاندا و دوای ماوەیەک لەسەر تێپەڕبوونی ئەم ماوەیە ئەندامانی سەرکەوتوو واتە بەربژێری سەرکەوتوو لایەنەکان سوێندی یاسایی خۆیان لە پەرلەمانی کوردستان خۆلی شەش خوارد، بەڵام تا لە دوای ئەوە نە پەرلەمان دانیشتنی خۆی کردووەڕێ نەکەوتن لەسەر هەیئەی بەڕێوەبردننی پەرلەمان، واتە پرۆسەی هەڵبژاردن لە دوای سەرکەوتن حیزبە سەرکەوتوەکان پێویستیان بەوە هەیە سەفقاتێکی سیاسی لە بینی خۆیان بکەن ڕێبکەون بۆ ئەوەی هەیئەی پەرلەمان دابەشکەن لەسەر حیزبە سەرکەوتوەکانە، بەڵام تا ئێستا حیزبەکان نەگەیشتونەتە ئەنجامێک. ئەمە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیشە بێ. یەکێ لە کارە هەر ئەساسیەکانی پەرلەمان هەموارکردنەوەی یاسایە بە پێی باروزروفی کۆمەڵگا گونجاندنی لەگەڵ کۆمەڵگا و شەقام و گەلدا بگونجێنێ کە لە ئێستادا و فەراغ لە پەرلەمانی کوردستان لە خۆلی شەشدا هەیە. ئەوە بە تەئکید ئەمە خۆی لە خۆیان دەرەنجامێکی نێگەتیڤێ بێت، چونکە کاردانەوەکان تۆگە موئەسسەسەیەکی پەرلەمانی کۆنە بێتەوە و هەیئەیەکی نەبێ، کەواتە ناتوانێت جەرسەکانی پەرلەمانیش کۆبکاتەوە و هەندێ دانیشتنەکان کە تێپەڕێنە بە هەموارکردنەوەی هەندێ یاسا. یەکێ لە کارە ئەساسیەکانی تری پەرلەمان داڕشتن و یاخود دەرخستنی بودجەی ساڵێکە لە ڕووی داراییەوە کە ئێستان فەراغە لە هەم لە پەرلەمانی خولی پێشوو پێنجیشە هەبوو، لەمەش بە تەئکید تا ئێستا هیچ دەرەنجامێکی نییە، بەڵام لەوانەیە دواکەوتنی هەم پەرلەمانی کوردستان بۆ دانیشتن لەسەر جەلسەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتا حیزبە سیاسیەکان تا بەرچاویان ڕوون نییە بۆ بەشداری پێکردنی لە کابینەی تازەی حکوومەت لە بۆ چه ئاستێک یاخود لەسەر چ کورسێک چەند وەزارەتێکیان بەرەکەوێ. ئەوەی کە لە ئێستادا معلومە و دەرکەوتووە جگە لە یەکێتی پارتی چەند حیزبێکی تریش بەشداری حکومڕانی ئەکەن و داوای پۆستی سیادی وەزارەتەکانیان کردووە، بەڵام بە تەئکید بە پێی استحقاقی خۆیان پێیانەدرێت کە کورسی پەرلەمانیان چەند مسۆگەر کردووە. و لایەنی تریشەیە کە بینیمانە مەعارەزەی و کورسێکی زۆری بەدەستهێناوە، بەڵام ئیعلانیەکە کە بەشداری پرۆسەی حکومڕانی دەسەڵات ناکاتە ناوەکو مەعارەزە لە ئەمێنێتەوە تەنها لە جەلسەکانی پەرلەماندا بەشداری دەکا. ئەمانە تۆ پەرلەمانێکی ئەکتیڤ بە تەئکید ڕنگدانەوەی دەبێت لەسەر چاودێریکردنی لە حکوومەتە و لەوانەیە کە کوڕیەکان باشتر ئەتوانن چارەسەر بکەن و ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە بە تەئکید دەتوانن خۆیان کۆک بن لە ناو خۆیاندا و بتوانن لەگەڵ حکوومەتی عێراقیە چارەسەری بکەن، چونکە ماوەیەکی زۆر دەبێت ئێمە لە هەرێمی کوردستان بەدەست قەیرانی دارایی و بەدەست گرفتی موچە لەگەڵ حکوومەتی ناوەندا هەمانە ڕاستە لیژنەکانە چەند لەسەر ئاستی باڵایە لە وەزارەتی دارایی و لەسەر قسەکردن لەسەر هەیئەی حیزبەکانە، بەڵام ناگاتە ئەوەی کە تۆ حکوومەتێکی ئەکتیڤی تازەت هەبێت بە سەڵاتێکی زیاترەوە دانوستانەکان بکەی کە بە تەئکید لەگەڵ تەشکیلبوونی حکوومەتە ڕەنگە بەشێک لە کێشە و گرفتەکانە چارەسەر بێ. لەوانەیە هەلی کار لە ڕووی اقتصادیەوە تۆ لە پرۆژە داراییەکان بۆ گەنج لە وڵاتە کە پەیوەندی بە حکوومەتێکی کارایە هەیە بە حکوومەت پەیوەندی بە پەرلەمانە کە پرۆژەیەکی وا تەقدیمکە. ئومێد دەکەم ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا هەم حکوومەتی هەرێم تەشکیل بێ هەم هەیئەیەکی تازەی پەرلەمان کە لە جێی متمانەی دەنگدەرانی گەلی کوردستان بێت. دام ئێمە هەرێمێکین لە چوارچێوەی حکوومەتی فیدراڵی عێراقا کە دەبێت حکوومەتی عێراقیش بێتە دەنگ و شکات لە وڵاتی دەوڵەتی تورکیا بکە یاخود هەر دەوڵەتێکی تر کە دەستدرێژیە کاتە سەر سنووری وڵاتەکەی و یاخود بە ئامان جێگرێت لە ڕووی هەندێک هێرشی درۆنی و پەلاماردانەوە. بە تەئکید بە کارابوونی پەرلەمانی کوردستان ئەتوانن ئەندامانی پەرلەمان کار لەسەر ئەوە بکەن کۆ دەنگێک کۆ بکەنەوە ئاڕاستی پەرلەمانی عێراقی بکەن کە ناڕازیبوونی خۆیان دەرببڕن. خۆی لە خۆیدا ئەمە ئەبێتە ئەوەی کە دەنگی پەرلەمانی کوردستان واتە دەنگی جەماوەری کوردستان لە باشووری کوردستان ناڕازی بوونە بەم هێرشانە کە لەسەر خاکی خۆی وڵاتی خۆی کە بەردەوام هێرشی داگیرکاری و هێرشی درۆن ئەکرێتە سەری. ئێستا ئەوەی خۆشبەختانە کە بینیمان ئاشتی لە باکووری کوردستان چونکە ئاشتی بەبێ کورد بەدی نایە، حکوومەتی تورکیاش حقیقەتە ئەوە ئازانێ و نەورۆزی ئەم ساڵیش سەلمێنەری ئەوە بوو کە باکووری کوردستان بە تایبەتی لە شاری ئامەد کۆکەرەوەی هەر چوار پارچەی کوردستان بوو لە بەشداری پێکردن لە مەراسیمی نەورۆزدا
کەمە خۆی لە خۆیان کۆدەنگێکی هەر چوار پارچەی کوردستان دەرەخات بەڵام سەبارەت بە ئەوەی قسەکردن تەفاومکردن لەگەڵ دەوڵەتی تورکیا ئێستا گەشتونێتە قۆناغێک دەوڵەتی تورکیاش ئەبێدان بەوەیان بنێ کە کوردەکان هەریەکە و لە هەرێمی خۆیدا هەم ئەبێ ئیستقراری هەبێت هەم ئەبێ سەلامەت بێگیانی ئەم هێرشە داگیرکاریانە هەر ئەبێ ڕۆژگارێک بێ بیوەستێنرێ چونکە ئاشتی بەبێ ئەمە بەرهەم نایە بەبێ ئەمە نایەتە دی سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان ڕەنگە حاڵەتەکە شتێ لێرە جیاوازتر بێت چونکە ڕۆژئاوای کوردستان جیاوازیەکی هەیە لەگەڵ ئێرەیە هەم ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەد چونکە حکومڕانی ئێستای کە لە سووریا دەگونجێ جیاوازترە لە حکومڕانی پێشوو کوردەکان هەر لە ناوچەی خۆیانن ڕەنگە و گۆڕانکاریە زۆر بۆ کوردەکان ئەهمێتێکی وای نەبوو بێت چکە گۆڕانکاری نەبووە بەڵام زیاتر ڕەنگە بەپی دەسەڵاتی بەشار گۆڕینی بەشار و بە هەندێ هەیئیتر و بگرن ناڕوونیەکی شێ لە دەسەڵاتی سووریادا چکە هێشتا سووریا هەم خۆی ئیستقرار نییە هەم وڵاتێکە لە ئێستادا مۆقەتە دانی پێنراوە لەلایەن ئومەی متحیداوە بگرە بەشێک لە دیبلۆماتەکانیان لە وڵاتی ئەمریکا عینوانی دیبلۆماتیشیان لێسەنەوە چکە هێشتا حکوومەتێکە معتەریف نییە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕاستە لە هەندێک لایەنی دەوڵەتانی عەرەبی و بە تایبەتی تورکیا پێشوازی لە سەرۆکی ئێستای ئەحمەد جۆلانی ئەکات و وەکو ڕەیسی جمهوری سووریا ئەیبینێ بەڵام ئەمە ناگاتەوەی کە حکوومەتی ئێستای سووریا هەم حکوومەتێکی سەرکەوتووە هەم حکوومەتێکی ئیستقرارە لەوانەیە پێکاتەکە و شکڵەکەشی بگۆڕێ چکە هەر حکوومەتێک زوڵم و زۆرداری بکات بە تاکید دەرەنجامەکەی خراپە بێ شۆڕژگێڕی زۆری لێ پەیدا دەبێ سەبارەت بە کوردەکانی ڕۆژئاوای کوردستان وانی چۆک بە داعشدا باوە لە جیاتی هەموو جیهان لە جیاتی ئەمریکا بەرەنگاریان بێتەوە توانیشی سەرکەوتوو بێ و سەرکەوتوانە حکوومەتی ڕۆژئاوا توانیان لایەنە سیاسیەکان زیاتر یەکتر ڕێک بخەن و بتوانن لە گفتوگۆدا یەک گوتاریان هەبێ و بەشداری زۆربەی لەگەڵ لایەنە ئەجنەبیەکانە بتوانن بەشداری بکەن لە باشووری کوردستان لەگەڵ ڕۆژئاوای کوردستان جیاوازی هەیە بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە کوردەکان لە یەک ئامانجا جیاوازتر بن هەموو کوردیەک ئامانجی هەیە ئامانجی ئاشتیە دیموکراسیە و پاراستنی خاکەکەیەتی گەلەکەیەتی و لە چوارچەوەی ئەو دەوڵەتەی کە تێیدا ئەژی بە تاکید ئێستا هەر ئەو بەرنامەیە هەیە گەربەینە سەر مەسەلەی ژنان لێرەوە دەست پێ بکەم هەندێک یاسا لە ئەنجومەنی نوێژرانی عێراق تێپەڕی هەموارکردنەوەی یاسای باری کەسیەتی بوو تایبەت بە بەشودانی کچان لە خواردەمەنی سن و ڕەشدی لە خواردەمەنی 18 ساڵە بەڵام لەبەرەوەی حکوومەتی هەرێم خۆی پێشتر یاسای هەموار کردوتەوە تایبەت بە پاراستنی ژنان بە پاراستنی کچان ئەمە کاریگەریەکی ئەوتۆی لەسەر هەرێمی کوردستان نابێت ڕەنگە ڕنگدانەوەی هەبێ بەڵام بەو شێوەیە سەرەکیە نابێت چونکە پەرلەمانی کوردستان شوێنێکە بۆ هەموارکردنەوەی یاساوە بۆ دیاریکردنی هەندێک یاسا لەگەڵ سەردەمی ئێستایەوە بۆ خزمەتکردن بە کۆمەلگادا بە تاکید پەرلەمانی کوردستان ئەکتیڤ بێ دەورێکی ئەساسی ئەبێ لەسەر ئاشتی چونکە دەنگ و ڕەنگ و سەدای خۆی دەگەێنێەوە پەرلەمانتاران سەرکەوتو و نوێنەری گەلن هەریەکە بەپی پارتەکەی خۆی هەیە سەر بەخۆیانە نوێنەری کۆمەڵێ دەنگە کە ئەبێ کۆمەلگا بەو ئاستەی کە تێیدا تێدەپەڕێ ئەو بتوانێت دەنگی ئەو گێنتە پەرلەمان بۆ خزمەتکردن بۆ هەموارکردنەوەی یاسا بۆ خزمەتکردن بۆ دانانی هەندێک یاسای تر بە تاکید دەوری خۆیە بێت گەر هەر وڵاتێک ئاشتی نەبێت بە تاکید ئەو وڵاتە هەم ناسەخامگیر دەبێ و هەم ژیانی حکومڕانیەکەی ئەکەوێتە بارودۆخێکەوە کە لە جێگەی مەترسیە بێ کە ئەمە ڕاستە و خۆ ڕنگدانەوەی لەسەر پەرلەمانی شەبێت چکە کاتێککە حکوومەتێک سەرکەوتو نەبێ وڵاتێک بەرشاڵاوی داگیرکەریکەوێ بە تاکید پەرلەمانەکە ئەبێتە شوێنی ئەو شوێنەی کە ئەبێت تێیدا کۆک بن لایەنە سیاسیەکان و پرۆژە یاسایان هەبێ و دەنگ و سەدای خۆیان بگەێنن بە دنیا و بۆ حکوومەتەی کە تێیدا دەژین بۆیە پەرلەمانی کوردستانیش وە پەرلەمانتاران بە تاکید دەوری ئەساسیان دەبێ هەم لە ڕۆڵی ئاشتی بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ حکوومەتی عێراقیدا قسە بکەن لەگەڵ حکوومەتانی تردا قسە بکەن بە شێوەی لیزنان بەشداری بکەن